بەڵێ ئەمڕۆژ بانجامدانی سێ یاری کۆتایی بەیارەکانی هەفتەیەژدەی خولی ناوی کوردستانە. ئێستاش ڕاستەوخۆ لە شاری ئەولێرەوە دەچینە لای پامنێرمان حوسێن محەممەد کە لە یاری نێوان برایەتی و شێروانە ئامادە بوو. حوسێن سڵاوی خوارد لێبێ، ئەنجامی یاری نێوان شێروانە و برایەتی چی بوو؟ بەڵێ محەممەد سڵای خی گەورە لە تۆ لە گشت بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان یاریەکە تەنها چەند خولەکێکە تەواو بووە بە گۆلێک بۆ هەردوویانە یاریەکە یەکسان بوو. سەرەتا یانەی برایەتی لە جێم یەکەم ئاستێکی بەرزی پێشکەش کردو توانی لە ڕێگەی گۆلکارەکەی عەبدولقادرەوە لە خولەکی 20 گۆلێک تۆمار بکات و پێش بکەوێتن. دواتر لە جێمی دووەم سەرەتا برایەتی باشتراتەوە ناو یاریگە، دواتر لە هێرشێکی پێچوانەیانی شێروانە گۆلی بەرامبەری لە ڕێگەی لێدانی سزاوە لە ڕێگەی ئەحمەد سابیرەوە تۆمار کرد. دوای ئەمە یاریەکە ململانەیەکی زۆری بەخۆی بینی لەنێوان هەردویانە بەهێرشی زۆر یاریان دەکرد. لە کۆتاخولەکانیش سەفین مەنسوور تۆ پێشێستونی یانەی شێروانەدا، بەڵام سەرکەوتو نەبوو لە گۆڵ تۆمارکردن و یاریەکەش هەر یەک بێک مایەوە. لە ئێستادا هەردویانە لە ناوەڕاستی ڕزبەندن، برایەتی 18 خاڵی 20 خاڵیەیە و یانەی شێروانەش 22 خاڵی. ئێستا من ڕاستەخۆ دەچمە لای کاپتنی یانەی شێروانە، کاپتن سەلام. کاپتن ئەگە بەگشتی باسی یاریەکە بکەین نەتوانانی ئاستێکی بەرز پێشکەشکەن، ئێستاژە ناوەڕاستی ڕیزبەندن. پێت وایە هەر بۆمانەوە یاری دەکەن ئەمۆرزە یاخود لایرەکانی داهاتوو بۆ بردنەوە یاریەکە؟ بەناوی خی گەورە ئەتوانم بڵێم ئەمڕۆ یاریگای برایەتی یارێکی بەهێزی بەخۆی بینی. دیارە یارنەی برایەتی شێکێکە لە یانە بەهێزەکانی خولی کوردستان. لە گێمی یەکەمدا ئەتوانم بڵێم یاریەکە ئاستێکی مامنەوەندی پێوە دیاربوویانێ برایەتی زۆر جار زەختیە کردە سەریانی شێروانە، بەڵام توانیان لە سەرەتاوە گۆڵێ بکەن و پێشکەون. بۆ گێمی دوم ئێمە توانین بڵێم خۆمان باشتر ئامادە کرد و هاتنە یاریگاوە توانیمان گۆڵی بەرامبەر برن تۆمار بکەین و یانەی برایەتیش زیاتر هەوڵیدا گۆڵمان لێ تۆمار بکە، بەڵام سوپاس بۆخوا یاریەکە یەکسان بوو. دیارە ئێمە چاومان لە سەروی ڕێزبەندی بوو بۆم یاریە، تەنها خاڵێکیش لە دەرەوە یاریگای خۆمان حسین هەر باش بوو. ئەتوانم بڵێم نەتیجەیەکی باش بوو بێم. کاپتن سلام. بەڵێ محەممەد ئێستا دەچمە بەڵێ حسین گەر قەینا کاپتن سەلام ڕۆی، بەڵام دەمەوێت پرسیاری ئەوە بکەی ئایا ئەم ئەنجامی یەکسانبوونانەی کە لە خولی ناوی کوردستان تۆمارەکرێت چ بۆیانی برایەتی چ بۆیانی شێروانە، ئایا دەستەی هونەری ئەم تیپانە یاریزانەکان لەم ئەنجامانە ڕازین لە کاتێکدا هاندەرانی و دوو تیپە چاوەڕوانی ئەنجامی سەرکەوتنەکەن بە تایبەتی لە ڕکابەری یاریە ناوەندەکانە هەمووان لە پێناو سێ خاڵ یاریەکە نەک تەنها خاڵێک. بەڵێ من ئێستا دەچمە لای کاپتن محسین، کاپتنی یانەی برایەتی. کاپتن هاوکارمە پرسیارە دەکاتن ئەو زۆر بەرامبەر بوون زۆر کەستانی برایەتی هەشت بەرامبەربوونی هەیە لە وەرزە تا چەند ینی بۆ یانەکەتان کە ئێستا لە ناوەڕاستی ڕزبەندن خراپە ینی کە پێویستان بەبردنەوەی لە ناو یاریگای خۆتان؟ بسم الله الرحمن الرحیم خێراتی کەلانەکەتان دەکەم. وەڕاستی کاکوسێن ئەمە وەڕاستی لە سێ خاڵەکە یاری ماکرد. بەڕاستی ئەمە یاریەکە دیشمان هەر برد بۆ ناو یاریگای کەرکووک. ئەم ڕۆژ بەڕاستی ئەو پیلانی مداری لە مەیدانە بەڕاستی لە شەوت یەکەم ئەمە زۆر باش بوون، لەوان هەم شەوتی دووەمش هەمە باشتر بن. بەغڵاتەشی بەڕاستی ئەو غڵەتەی دیفاعمە بەڕاستی ئەو غڵەتە کردی بەڕاستی ئەو گۆلە لەمە بەزەوە لە پێشەشی بەڕاستی ئەمە هەوڵ دەین بەڕاستی بگەینە نانی لە ڕاستە ئێمە ئێستا 20 خاڵمایە بەڕاستی بەس دەماتوانی خطوتی باش بینەوە بەڕاست هەفتەم یان نازام شەشەم، بەس لە بدایەتی وەڕاست ئەمە یارێکی زۆر بە حماس ماکرد. ئەو چەند فرسەی محققمان چوان ڕاستە حەکەمیش بەڕاستی ئەو لەدانشی سایلومە 100% لەوەی نەژمار لە گۆڵێکمان هەبوو بەڕاست نەیژمارد. ئەوە کاتی بەڕاستی لێدانی زایلومە زمار ئەوان توانیان پێشەکەون. محەممەد بەڵێ دەگەڕێمەوە لای سپاس بۆ تۆ بۆ کاپتنی هەردوویانەی برایەتی و شێروانە بە هیوای سەرکەوتن لە یاریەکانی داهاتوویانە. سپاس بۆ تۆش.